هەتاکو ئێستا و زەرر زیانانەی کە هەیە هەمووی زەرر زیانی مادین و سەربەلایەنێکی ترشن خۆشببختانە سەر بە ینی ئێمە نین بەڕاستی بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە پڕیشکی و ئاگرانە لە ئێمە دوورەنەوەڵە زۆر نزیکە بەر لە دەستپێکردنی بەنامەکەمان لەگە میوانەکەمان باسمان کردوتی کە چۆنڵە شەرتا ناکوتاک و ناقڕگەمان هاتووە بەڕاستی. ئیتر ئێمەش هەمیشە بە درێژایی مێژوی کورد بخوێنیتەوە جۆرێک بووینە لە بەداخەوە ئاڵم باشە جۆرێک بوونە لە بەرداشی داماها زلێزەکان چۆنی وستیانت بماجوڵێنەوە بەڵام هەندێک جارش بووە سەرکردە سیاسەکانمان لێزانانە توانی و یانە ئاهلەکانش بقۆزنەوە باشە بۆ ئەمڕۆکە چی پێویستە بکرێ ئەمە گرینگە و ئەرکیان نیشتیمانیان چییە بەڕاستی ئەوەش خاڵێکی ترە ئەرکی ڕێکخراوە و کۆمەلگای مەدەنی چییە هەرێک لەمانە بەڕاستی خێزانی هەرێک لە ئێمە بەڕاستی شیرین لە ئێستاە بیکەیتەوە باسی ئەو بابەتەیە ینی ئایا بەڕاستی ئەو پرسیارە ئێمە وەکو تاکێک لە وڵاتەیە دانیشین و چاوەڕێ بین بزانین چێبێ و چی نابێ یاخود ئەرکێکی ترشمان لەسەر شانە من ناڵم هیچ ئەرکێکمان لەسەر شانە و ناشڵم بەڕاستی پێویستە لە ماڵەوە دانیشین و هیچنەکەین ئەمڕۆ ئەو پرسیارانە ئاراسی میوانەکەمانەکەین تر زۆر بابەتی ترێ بابەتی جینۆسای دێچێکە لەو بابەتانی کە هەمیشە لە کاتی شەڕ و ئاشوب بوو ئەو بابەتانیان دێتە ئاراوە و بەداخەوەش کە ئەنجامش درراوە ئایا مەترسی ئەوە هەیە جینۆسایدێکی تر لەم ناوچەیە بکرێتەوە ئەوەش بابەتێکی ترە بێ باسێکەین و لەگەڵ میوانی دووەما شیرین باسی کرد کە باسی ئەوەکەین کە قۆڕخکردنی بازاڕە و تر لەگەڵ مانگی ڕەمەزانە بەڕاستی و شتانە هەردێتە جا میوانەکەمان لێرەیە کاگە من حەسیب میوانمانە بەڕێزان چاودێری سیاسین و چالەکانی کۆمەلگای مەدەنین و ئیتر لەسەر زۆر بارودۆخی قساکەن ئەمڕۆ بە خۆشحاڵە و کاتی خۆی بۆ ئێمە تەرخان کردو لێرە میوان بۆ کاگەم بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوون کاگەم بەڕاستی هەمیشە کاتێ باسی جینۆسای دوارێک لە بابەتان ناکرێتەوە دەرەکەی وەڵام پێم خۆش بە ئەمڕۆکە لەسەرم بابەتەش تۆزە قسەمان بۆ بکەی کە ئەم بارودۆخی کە ئێستا هەیە بەڕاستی بە هەر لەو پرسیارە دەست پێ بکەین بەڕاستی ئەرکی تاک چییە لە ئێستا وەگوتم دانیشە لە ماڵەوە سێر ڕووداوەکان بکە و خەفەت بخوا و لێکدانەوە بکەوە بڵێن نەود وا بوو ماژ نایە یاخود ئەرکێکی ترشی هەیە دەستان خۆش بە زۆر سواز بۆ بەرنامەکەتان بۆم دەرفەتە دیارە بەداخەوە ئەو دۆخەی کە هاتۆتە ئاراوە جەنگی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر ئێران کە هاتۆتە بەر دەرگای ئێمەوە نەک بەر دەرگای ئێمە لە ناو حەوشەی ماڵەکانی ئێمە شایە لە هەرێمی کوردستان دۆخێکی نەخوازراوە لەم دۆخەیە لەبەر ئەوەی تۆ جگەلەوەی بەشێک لە شەڕەکە هاتۆتە ناو ماڵەکەی تۆ لەبەرەوەی بەشێک لە نیشتیمانەکەت بەشێک لە نەتەوەکەت لە ناو جوگرافیای ئێراندایە و تۆ دابڕاوی لیانە ئەمە وای کردو تۆ ناڕاستە و خۆ ببیت بە یەکێ لە فاکتەرەکانی ناو ئەم جەنگە هەرچەندە ئەوەی کە ئێستا تا ئێستا کۆمەلگای کوردی وە لایەنی سیاسی کوردی بێلایەنی هەڵبژاردووە بەڵام تۆ بەشێکی لە جەنگەکە ئەنی ئەمە واقعەکە ینی تۆ ڕۆژەڵاتی کوردستانت هەیە بەشێک لە نەتەوەکەت لەوێ وە لێرە تۆ هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی لە زیاتر لە 35 ساڵە وجودی هەیە بووەتە قولایەکی استراتیجی بۆ بەشەکانی تری کوردستان بۆیە جەنگەکە تۆ بەشێکی لە تۆیە و زمینەیەک دێتە هاتۆتە ئاراوە ئایا تۆ چۆن ئەم زمینەیە بۆ خۆت و بۆ ئەو بەشەی تری نیشتیمانتە قۆزیتەوە لێرەیە ئێمە لەبەرەوەی ڕابردووی زۆر تاڵمان هەیە لەگەڵ ڕووداوەکانی ئەم ناوچەیە هەنی لە 100 ساڵی ڕابردووە لە دروستکردنی دەوڵەتەکانی ئەم ناوچەیە تا ئەگەرێتە هەموو ئەو گۆڕانکاری و جنگانی لەم ناوچەیە ڕوویداوە بە بەردەوام ئێمە قوربانی بووینە لە هاوکێشەکاندا ئەو قوربانی بووینە بۆیە ئەبینی فاکتی ترس کە با بڵێن بە بواری دەرونیدا ڕەنگە بەڕێستا زیاتر شارەزا بە حوقی کارەکەتانە فاکتی ترس زاڵە بەسەر تاکی کوردە زاڵە بە شێوەیەکی تر و ئەم فاکتی ترسەوای کردووە کە گەلی کورد دایما بە شێوەیەکی سۆزداری بیر بکاتەوە بۆی ئەبینی ئێستا دۆخێکی زۆر دڵڕاوکی لە ناو خەڵکدا هەیە دۆخێکی شڵژانێکی دەرونی لە ناو خەڵکە هەیە ئەمە وای کردووە لە هەموو ئاستەکان ینی لە هەموو ئاستەکانی ژیانە ژیان ڕاوبۆستێ لێرەدا تۆ ئەرکی تاک دێتە پێشەوە ینی تۆ چۆن بەرهەنگاری ئەم ڕووداوانە ئەبیتەوە بە تایبەتی تۆ وەک کۆمەلگای کوردی باگراوندت هەیە لە هەموو ڕووداوەکان نزیکتریان ئەوانەی ڕۆژاوای کوردستان بوو پێشتر ڕووداوەکانی 2017 بۆ پێش ئەوە 91 و کۆمەڵی ڕووداوت هەیە تۆ دەبێت سوود لە ڕابردووی خۆت ببینی لەو شڵژانە دەورونیانە لەو ڕووداوانی کە بەسەر تا هاتووە بۆ ئەوەی هەم ئەو بارودۆخەی هەیە ئارامی کەیتەوە هەم چۆنیش خۆت ئامادەکەی بۆ خۆناغی داهاتوو بۆ ئەوی بتوانی
بەلانی کەمەوە ناڵین گەزەرنەکەی بە کەمترین زیانەی دەرچێت. ئەمە بەست ئەوەی ئەرکی تاگەکە تەنها ڕەوانکردنەوەی لایەنە دەرونیەکەی خۆیەتی نەهێشتنی ترسەکەیەتی یاخود تەداخلکردنەن لە شتەکانی تر بۆ نمونە سێکە ئێستا بۆ نمونە تۆ زانی بۆ نمونە ئێستا خەڵک بۆی ئەم بارودۆخەوە بەردەوام ئەچێتە سرەی بەنزین خەزنەکە نەوت خەزنەکە خۆراک خەزنەکە ینی بەڕاستی ئەمە شتێکی باشە یاخود پێ دوایە هەڵاوسانی بازارش دروستە بێ لە مابەتە. خۆی کێشەکەلەوەی وتم تا ئەرکی تاک لێرەوە دێ بەڵام تاک لە کیاکۆ بێتەوە تاک لە توێژەکان ناکۆ بێتەوە توێژی مامۆستایانە توێژی مامۆستایانی ئاینیە با بڵێن توێژی پزیشکانی تر هەموو ئەو توێژانێتی ناوکایی کۆمەلگای کوردیە. ئێستا ئەوەی هەڵەدەم یەکێ لە تۆرەکانی بەرنامەکەتان دواتر هینی گرانی بەڵام جگەر لەوەی ئەمە دیاردەیەکی ناسروشتیە بەداخەوە ینی کە لە ڕەمەزانەکان ڕۆدا ئێستا ئەم دۆخە شڵژانێکشی لە بازارە دروست کردە شڵژانێکی گەوری دروست کردووە. تۆ لێرەیە دەبێ کۆمەلگای مەدەنی توێژەکان گروپە جیاوازەکان هەموو لە ئاستی خۆیانە هەوڵی هێورکردنەوەی ئەم دۆخە بدەن و هەموویشان خۆ ئامادەسازی بکەن ینی شتێکەیە لە ئێمە لە ڕۆژاوای کوردستانە ئەوە و دۆخی کە هاتە ئاوە سەفەربەری ڕاگەنرا باشە خۆی لە عەرەبیا پێڵێ نەفیرەلعام بەڵام شتێکی پێشەوە قۆناغە پێوترێ خۆسازانی نیشتیمانی خۆسازانی نیشتیمانی پێش ئەو قۆناغەیە کە تو مەترسێکە ڕۆدا تۆ خۆت ئامادەکەی بۆ قۆناغە ئەم قۆناغە مەسەرەن بازرگانان ئەرکیان ئەوەیە بە بەردەوام بە شێوەی با بڵێن قسەوە بە شێوەی کرداریشەوە دڵنیای ئەوە بدەن کە ئەتوانن پێداویستی خۆراکی لە بازارە نەبڕێ ئەوان بیگرن ئەستۆ مامۆستایانی ئاینی ڕۆڵی خۆیان ببینین ڕێکخراوەکانی کۆمەلگا ژنان مامۆستایان قوتابخانەکان ئەگەر لە حاڵەتێکا قوتابخانە داخرات چۆن پرۆسەی خوێندن درێژە پێ دێ ئەم خۆ سازانە نیشتیمانی لەگەڵ تاوان لایەنی زۆری هەیە مەسەلەن تۆ ڕەوەندی کوردی لە قۆناغی خۆسازانی نیشتیمانیە ئەرکی چییە مەسەلەن ئێمە لە ڕۆژئاوای کوردستانە ئەوە دواتریش دێنە سەری بەورەکاری کە کۆمەڵکوژی دەستی پێکرد ئەنجار ڕەوەندی کوردی مەسەرەن جگەلەوەی خۆپشادانێکرد بە ئیمێڵ و پەیوەندی بە ناوەندەکانی گیانەکرد بەڵام تۆ دەبێت لە قۆناغی ئێستای ڕەوەندی کوردی ئیشیەوەیە پەیوەندیەکانی خۆی لەسەر ئاسی تاک لەسەر ئاسی ئەو گروپانیش یا ڕێکخراوانی لە دەرەوە هەیە و کوردیە پەیوەندیەکانیان بخەنەگەڕ نەوەستیتە چرکەسە چکم زۆر جا کۆمەڵکوژی ماوەکانی لە 24 ساعت کاتژمێر بۆ 72 کاتژمێرە تۆ دەبێت پێش ڕووداوەکان هۆشداریەکان بدەیت ڕێکارەکان بگری بۆی بتانی ئەمە پێوتی قۆناغی ئامە ینی خۆسازانی نیشتیمانی پێش قۆناغی سەفەربەریەکەوێت ئەگەر ترسەکە گەیشتە و کاتە و کاتە قۆناغی تر دێت زۆر باشە باشە کاکێ من چی سەبارەت بە ئامادەکارەکان یاخود ئایا هیچ جوڵەیەکی میلی هەیە سەبارەت بەم پرسانی کە ڕوەدات ئایا پێویستە ئەسڵەن جوڵەیەکە بێت کە ئەم پرسە دروستە دوورە لە ئێمە بەڵام پریشکەکەی بەر ئێمە دەکەوێت لەم نێوەندەدا هیچ جوڵەکی میلی هەیە بەداخەوە من ئەوەی هەستەکەم تا ئێستاکە هیچ جوڵێکی میلی نییە ینی لەسەر هەموو توێژەکان ڕێمیدیاکارانە ڕۆژنامە نووسانە نووسەرانە ینی هەموو مامۆستایانی زانکۆی هەموو لایەنەکان قۆناغەکە ئێمە من پێماوە لە قۆناغێکی ئەوەی پێڵێن ببرن ینی سەدمەیاتای ڕاستە جەنگەکە جەنگی ئێمە نییە بەڵام لە بەرەوەی پریشکی هاتوتە ناوماڵی ئێمە لە قۆناغێکی ئەو فاکتە ترسەوای کردووە ئێمە ئەو فاکتە ترسە ئێمە وای کردەوە وەک بینەرێک بەس تەماشاکەین هیچ جوڵەیەکمان نەکردو ئەمە من پێم وایە نەک لەسەر ئاستی میلیشتەنانە لەسەر ئاستی قیادەی سیاسی و قیادەی ئیداری و حکومڕانیش ئەم جوم و جۆڵانە نەکراوە ئەی تۆ ئێستا لە دۆخی هەرێمی کوردستانە بابەتی بچرانی تەزووی کارەبا و حاڵەتانە هەیە ئەمە دۆخێکی زۆر ئاسایە دەبێت ئێمە ئیشی هەموو توێژەکانەوەی ئەمە بە خەڵک بڵێن ئەمە بابەتێکی ئاسایە من دوێنەکە هەواڵی ئەوم خوێندەوە کە لە کوێت باشووری کوێت بە تەواوەتی ماوەی 24 کاتژمێر کارەبای لێبڕاوە تۆ کە لە دۆخی جەنگا بووی هەموو شتێک وارە دەرانی لە دۆخی جەنگدایە بۆیە دەبێت تۆ بتوانی احتیوای ئەو ئەزمانە ئەو شڵژانە بکەی کە هەیە بەڵام بەداخەوە هەم نوخبە سیاسێکەوە هەم شەقامیش و هەم ئاستە ملیەکەیش لە قۆناغێکی سەدمەیەتان تا ئێستا نەیانتوانێت جوولێ بکەن باشکەیان ئێستاوە کە بینین بەڕاستی ترس و دڵەراوکێکی زۆر بەسەر لە نێوان هەموو هاونیشتیمانن و هاوڵاتیانە دروست بووە ئێمە چۆن بتوانین ئەو ترس و ئەو ترسە یاخود بڕاوێنینەوە ئێمە شتێک نین بەڕاستی بڵێن بتوانین ها ترسەکە بڕاوێنینەوە بەڵام ئەرکەکە چییە چۆن بەرەنگاری ئەو ئاڵنگاریە ببینەوە ترسەکە بەردەوام وەکەوەی وتمها ڕەبتی بۆیە کە کورد بەردەوام کراوەتە قوربانی لە ڕووداوەکە و نزیکترین شانەوەی ڕووداوەکانی مانگیەکی ڕۆژاوای کوردستانە ئێمە لێرەدا هەندێک خاڵ پێویستە یعنی یەکێک لەوانەی مەسەلە وتم ئەوەیە چۆن ڕەوەندی کوردی بتوانێت لۆبیەکی بەهێز بکەوە بتوانێت بڕیار بەدەستانی
ناوەندی بڕیار لە ئەوروپا و لە ئەمریکا بێنێتە سەر هێڵ لێدوانی ئەوان زۆر گرنگە بۆ دڵنەواییکردنی خەڵک ئەمە زۆر گرنگە لە خاڵێکی تری ئەوەیە بابەتی مەسەن ئەم یەک دوو ڕۆژەکە باس لەواکرێ پەیوەندی لە نێوان سەرۆکی ئەمریکا و بەرپرسانی کوردراوە و ترسێک هەیە واقعەکە یعنی ئێمە نامانێ بڕۆینە بابەتە سیاسێکە واقعەکەیە دەرفەتێکی مێژووی هاتەتە پێشتۆ تۆ دەبێت لەم دەرفەتەیە بزانیت چۆن با بڵێن دەستکەوتەکانی خۆت ئەپارێزی و دەستکەوتی زیاتر بەدەستدێنی و چۆن ئەوەی لە عەرەبیا پێڵێ حسەتڵکەکە بەشی خۆت لە کێکەکەی وەرەگری پێویست ناکە ینی ئەم دڵە لە ڕاوکەی هەیە تۆ بابەتی سیاسی دەبێت لێگەڕی بۆ کای سیاسی بابەتی حکومڕانی لێگەڕی بۆ کەسانی ئەوەی کە کاروباری کارگەڕێکن بابەتی کۆمەڵگەی مەدەنی ئیشی میدیایە میدیا ئەتوانێت ڕۆڵێکی باش ببینێ بەداخەوە میدیا و بەشێک لە ڕۆژنامە نووسان و بەشێک لە نووسان خۆیان بوونەتە سەرچاوی ترسەکە من مەسەڵ لە شەوە چەندین بابەتم خوێندێتەوە هین خەڵکی قەڵامی نووسەر ئەهلی قەڵەم بابەتی ئەوەی کردووەکە بەشداری کوردیکردی کورد لەم جەنگە ماڵوێرانی بەدوایە ئەمە خەڵکێکی ئاسایی گوێ لە تۆ ئەگرێ گوێ لە ئەهلی قەڵەم ئەگرێ گوێ لە مامۆستایەکی ئاگینی ئەگرێ کەواتە بەرپرسیاتی من و نووسەرێک و میدیاکارێک ئەوەیە دڵنەوایی بدەین نەکترس بڵاو بکەینەوە ینی من لە شەو ڕەنگە تا ئێستاکە دە بابە زیاترم خوێندو بێتەوە لەسەرەوەی کە ئەمە مەترسیدارە و ئەمە کوڕ و بەڕووی کارەساتێک و ماڵوێرانی ئەکاتەوە کەواتە تۆ لێرەدا بەلانی کەم بێدەنگی هەڵبژێرەوە هەوڵدا ئاراستەی شتەکان بۆ ئاراستەیە بە کە مەترسی نییە کە لایەنی دەرونیوە میدیا ڕۆڵێکی باشە وەد لە دەرەوەی میدیا سۆسیال میدیا کە بدوانەوێ نەمانێت سۆسیال میدیای کوردی ئەمڕۆکە بە ناسراو و نەناسراوەوە سەر بەلایەنی سیاسی و سەر بە دام و دەستگای میدیای کارەکانە ینی دەستگای میدیایە جگە لە پەیجی فەرمی خۆی پێیجی سێبەرشی هەیە ئەمانە ئەتوانە ڕۆڵەکە بگێڕن و ئەو ترس و دڵە ڕاوکێنێ باشکەم ئێستا باسیەوەت کە بۆ نووسەرێک گوتارێکی نووسۆ سەبارەت بە شیکردنەوەی بارودۆخەکە ترس و نیگەرانەکانی خۆی خستۆتە ڕوو ئێمە بین بڵێن کاکە تۆ بێدەنگ بە ئەو ئەڵێ من واقعیەکەم خستۆتە بەردەسی هەموو کەسەکان لەوانەیە بڵێ ئەم وتارم نووسیۆ بۆ سیاسەکانش کە باردۆخێکی نالەبار لە پێشەوەی بۆی تێبگەن ئێستا ئەمە بین بەس دەبەرەوەی ترس و دڵەڕاوکیە بڵاو نەبێتەوە بڵێن تۆ نابێ وتارەکەت بنووسی نا ئەتوانێت وتارەکەی بنووسی بەڵام کەناڵی فەرمیتری هەیە زۆر جان نووسەر مەرجنی ئەوەی کە نووسێ بڵاوی کاتەوە توانین بە کەمەناڵی فەرمیترا بگەێنێتە ناوەندەکان بڕیار ینی مەرجنیە تۆ ئەوەی کە ئەینووسی بەس بۆ ئەوە بێ بۆ ڕای عام چکم کە تۆشت ئەەکەیتە با بڵێن گۆڕەپانی ڕایگشتیەوە ئەیتە تۆ لە خاوەنددارێتیەکەی دەرەچی ڕای گشتی بڕیارەدا ئەمەی ئەم نووسینەی تۆ وایە ئەوانە لەم حاڵەتەیە لە دۆخی وایە شڵەژان دروستە بێت ئەهلی قەڵەم میدیاکار ڕۆژنامە نووس ئەوەیە کە ئەوەی هەیەتی ئەگەر لە بارودۆخەکە ینی بابەتێکی حساس بۆ توانین بەڕە کەناڵی ترا بیگەێنێتە ناوەندی بڕیار و ئەکرێ بەدیلی ئەوەشە بە شێوەیەک لە شێوەکان ئیش لەسەر هێورکردنەوەی دۆخەکەکە تۆ ناکرێت لە دەرفەتێکا کە ئێستا تۆ لە بەردەم تۆیە لە بەردەم بەشێک لە نیشتیمانەکەی تایە بڵێ هەڵەیە خۆ کورد لە نەوەتویەکیش لە ڕووداویکی ئەمنی و جەنگێکی کەندا و سەدام و ئەمریکا و ئەمانەیە دەرفەتێکی بۆ ڕەخسانەوە توێکی جیا کردەوە بۆیە تۆ ئەهلی قەڵەم لەم قۆناغی ئەوە نییە دڵە ڕاوکێ دروستکەتەوە میدیا ئیشی ئەوە نییە هەموو گرتەیەکی ڤیددیۆی بڵاوکاتەوە بە تایبەتی ئاسایی ڕەنگە بە گرتە ڤیددیۆەکانی ئیمارات و ئەو بەڵام گرتە ڤیددیۆەکانی ئێرە بڵاوکاتەوە ئەمە میدیا ئەتوانێت بیکە چکم ئێمە دوو میدیامانەیە میدیایەکی بینراوە کە کەناڵەکانە میدیاکەی تریش هەر بینراوە بەڵام سۆسیال میدیایە ئەم دوانێژ هەردووکی هەم لە دەستی دەستگاکانە هەم لە دەستی لایەنە سیاسەکانە هەرخۆی میدیا ئێستا توانێت کوژرانی مێرولەیە گەورە کات و کوژرانی فیلێک بچوو کاتەوە باشە کاکێ من چی سەبارەت بەوەی ئێستا من هەماهەنگم لەگەڵەوەی کە تۆ وتت ئەهلی قەڵەم نابێت ئەو دڵە ڕاوکێ و مەترسیانی کە هەیە بیخاتە بەرباس یاخود ڕۆ ڕاستەقینەکەی پیشاندا بۆ خاتری خەڵکی بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە مێژوومان پڕە لە جنگ مێژوومان پڕ لە ڕاکەڕاک و غەدر چی بکەین باشە ئەگەر هاوڵاتی ئاگادار نەکەینەوە ئێمە وەکو میدیاکار ئێوە وەکو چالاکوان و نووسەر بۆ ئەوەی دووبارە مێژووی جینۆساید و ئەنفالمان دووبارە نەبێتەوە ئەو مێژۆ خەناویەمان دووبارە نەنووسرێتەوە لەم بارودۆخەدا چی بکەین چۆن ڕێگری لەو بابەتە بکەین بەڵێ دیارە قسەکەت 100% خۆتی پرسی جینۆساید ئێمە ینی ڕێگریکردن لە جینۆساید لە توانای کوردانیە چی وە قیادە چی وە کۆمەلگایە کە ئەوەی ڕوو بەڕوویە بێتەوە بەڵام
ئەکرێ خۆپارێزی بکەیت لەم ڕووداوانە خۆپارێزیەکە بەلانی کەمەوە ئێمە پێشتر ئەمە ڕەوەندی کوردی لە دەرەوە ئەتوانێت ئەم لۆبیە دروستکەوە هۆشداری بدا بەوەی کورد لە بەردەم مەترسیاتە لە بەردەم مەترسی کۆمەڵکوژیاتە لە بەردەم مەترسی لە ناوبردناتە ینی و بەلا ئەتوانێن پێگە جوگرافیەکانیش دیاری بکاتە چی لە بەردەمایە چیەوە ئەتوانێت مەترسیەکانی ئەوەی ئێران ئەتوانێت چی بک بەرامبەر بە کورد ئەمە دەبێت پێشوەخت ڕەوەندی کوردی لە دەرەوە ئەمە پێکەرە تاوان لەسەر ئاستی ڕێکخراوە تۆ ڕەنگە بتوانانی ئەمڕۆکەت ینی دنیا پێشکەوتو ئەتوانی بڕۆیتە وێبسایتی مەسەرەن پەرلەمانی بەڕیتانیا هەموو ئیمێڵەکان دەرکەیت و نامەیەک بنووسیت و هەندێک لێکدانەوەی خۆڕاستە و خۆ بە گروپ ئیمێڵک بۆ هەموو پەرلەمانتار بینێ کەسێکی تر ئەتوانێەوە بکە خەڵکی تر هەیە خۆی پەیوەندی هەیە لەگەڵ ناوەندەکانی مرۆیی لە دەرەوە و لە ئاستی ناوخۆشە ئەوەیە تا ئێستا ئێمە مەترسیەکان ئەوەیە زیاتر لەسەر ڕۆژهڵاتی کوردستانە وەک لەسەر هەرێمی کوردستان بێ لە بەرەوەی ئەو بەشە تا ئێستا ئێران حکومڕانیەتیایە ئایا لە ڕووی زەمینیەوە دەستگیرکردن و ڕەشبگیری کۆمەڵکوژی ئەمە هەموو ئەوانە واردە ئەمە بەڕاستی ئەوەیە کە تۆ تەنها ئەتوانی بە ناوەندی دەرەوە بە فشاری دەرەکی بتانی ڕێگیری لە بەکەی و بتانی فشارێکیش لەسەر با بڵێن لە ڕووی جیهانی و لەسەر دامەزراوەکانی ئێران دروستکەی بەوەی کە مەنیازی ئەمەیە ئەگەر جمو جۆڵێکی لەوە بینە بەوە نمونە ینی تۆ ناتوانانی بڵێ ئێستا ئێران ئەتوانێت کۆمەڵکوژی لە هەرێمی کوردستان ڕوودا ڕاستە ئەتوانێت بە موشک ئەوەی کە هەیە لە چەند ڕۆژ ڕابردووە بەڵام مەترسیەکە زیاتر لەسەر ڕۆژهڵاتی کوردستان کاکێ من ببوورە لێرەیە ڕاتەگرم ئێمە بەو پێی کە مامەڵەیەکمان زۆرە لەگەڵ پرسەکانی جینۆساید و ئەنفالە هەتاوەکو ئێستاش ئەو پرسانە بە پێی پێویست بەرز نەکراونەوە سەر ئاسی نێودەوڵەتی دادگای نێودەوڵەتی بەڕاستیدانی پێدادەناوە پێ دوایە ئەگەر ئێمە ئێستا ئەم هەنگاوانە هەڵگرین دەتوانین ڕێگری بکەین لە دووبارە جینۆسایدکردن ئەو بابەتە دوو شتی جیاوە دوو ئاڕاستی جیاوە بەسەلەی ئەوەی کورد نەیتوانێت سوود لە ما بڵێن پەیمان نامە و ڕێکەوتن نامە و دامەزراوە نێودەوڵەتیەکان ببینێ لە دوای ڕوودانی کەیسەکان مەسەرەن ئەنفالە هەڵەبجێ یاخود ئەو کۆمەڵکوژانی لە ڕۆژاوی کوردستانەوە بابەتێکی ترە و بابەتێکی ئەوەی تو چۆن پێشگیری پێش لە ڕووداوەکانەکەی خۆی یەک خەموکوڕێکی گەورەی نێودەوڵەتی هەیە لە هەموو پەیمان نامە و ڕێکەوتن نامە نێودەوڵەتەکان کە بەپی چۆنەڵێ ئەم کراسیان بەپی بەرگی نەتەوەی سەردەست دووریوە و تۆ مەسەرەن ئێمە پەیمان نامەی ڕۆماڵان هەیە تایبەتە بە پرسەکانی تاوانە نێودەوڵەتەکانی جەنگ و تاوانی جینۆساید و تاوانی ژمە مرۆڤایەتی و دادگای تاوانی نێودەوڵەتی هەیە بەڵام مەرجێک هەیە لێ ئەگە ئەو دەوڵەتە ئەندام نەبێ لە چوارچەوەی ئەم پەیمان نامەیە و واژوی ئەم پەیمان نامەی نەکرد بێ ئەم دەوڵەتە ناتوانێت بێ لە کۆڵینەوە لەم دۆسێکە لە حاڵەتێکی ئەوەی ڕۆژاوای کوردستانە سووریا ئەندام نییە لە چوارچەوەی ئەم پەیمان نامەیە بۆیە دادگا ناتوانێت دەستی وەردانکە ئەمە یەکێکە لە کەم کوڕێ بۆیە زۆر ینی حتا ئێستا ینی ئەگەر سیرکە هەموو ئەو ڕووداوانی تریش پایەکانی ئەوەی کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە ینی کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر پای ڕێکەوتن نامەکانی مافی مرۆڤ و ڕووبەڕوونەوەی تاوان جەنگ و کۆمەڵی پرەنسیپی مرۆیی تر کەم و کوڕەیەکی هەیە کە زیاتر بە بەرگی نەتەوەی سەردەستا دووراوە نەک بە بەرگی ئەو کەمینانەی کە بەردەوام ڕوبەڕووی لێشاوی جینۆساید دەبنەوە ئەم قۆناغا جیاوازە لەوەی کە ئەوەی ئێمە مەترسیمان هەیە کە کۆمەڵکوژ بکرێت ئەمە ئەوەیە کە تۆ چۆن پێشوەختە فشارێکی گەورە دروستەکەی لەسەر ناوەندی بڕیاری ئێرانی بۆ ئەوەی سڵ بکاتەوە لەوەی هەنگاوێکی لەو جۆرە بەهاوێژێ زۆر باشگەن بابینە سەر ئەو بارودۆخە بەڕاستی ئێستا لە ڕۆژهڵاتی کوردستانە بەڕاستی قۆناغێکی ڕاگوزەرە گۆڕانکاریەک ڕۆدا ئەم دۆخە چۆنە بینی بەڕاستی ئایا پێویستە ئەو هێزە کوردیانی لەوێن لێبوردون و هەر ئەو هینەی خۆیان بمێنن یاخود ئەمە شتێکی ترە بەڕاستی چاوەڕێکرێ بەڕاستی ئەوان شتێ بکەن پێش هاتەکان زۆر خێرا ڕوەدەن باشە و ئەوەی هەیە لەسەر لە ئاسمان شتێکە و لەسەر زەمین شتێکی ترە بارودۆخێکی زۆر یعنی هەستیارە و ئاراستەکان بۆ ڕەن گۆڕانکاریکی گەورە لێ ڕووبدا بەڵام من ئەمەوێت تەرکیز کەمە سەریە خاڵ باش ئێمە لە دوای نەوەتویە کە هاتینەوە قیادەی کوردی و حزبی کوردی و پارتی کوردی کە هاتە هەرێمی کوردستان و تا کەرکووکیش و دواترەوە بۆ بەشەیە شارانەی هەرێم بوونە هەرێمێک وانە لە قۆناغێکا بوون با بڵێن ئامادە سازی نەکرابوو باش هەرچەندە پارتە سیاسەکانی ڕۆژهەڵاتیش زۆر دواکەوتنە لە خۆ ئامادەکردن دەبوو مەسەن پێش ساڵێ پێش 2 ساڵ ئەمەیان کردیان بۆ نمونە ئەوەی کە ئێستاکە مجاهدینی خەڵق لە منفا حکوومەتێکی کاتی و ڕاگوزەری دروست کردووە دەبوو ئەمان ئەمەیان کرایە
کە ئەچنە شارەوە چۆن ئیدارەی ئەو قۆناغادن ئەو قۆناغێکی زۆر هەستیارە من بەڕاستی لە بەیاننامەی یەکەمیانە کە دەریان کرد لەم 1-2 ڕۆژەی ڕابردوو بەیاننامێکی باشە و ئەتوانی بڵێ بەرپرسیارێکیایە ئەوەی لە خۆ گردووە چۆن بتوانن ئیدارەی قۆناغی سەرەتا بدەن کە قۆناغی ڕاگوزەری پێڵن و گرنگترینیان داوایان کردەوە کە خەڵک لێبوردە بێ خەڵک لێبوردە بێ بەرامبەر بە تاوانباران کە ئەوەی بەرامبەریان کردەوە ئەوە لێگەڕێن بۆ دادگاکان ئێمە لە دوای 91 کاتی بەرەی کوردستانی بڕیاری لێبوردنی بۆ تاوانباران دەرکرد بۆ ساتی خۆی بۆ ئەو ڕۆژگارە بۆ ئەو 1-2 مانگ و ساڵە ئەمە هەنگاوێکی باش بوو بەڵام دەبوو دواتە تاوانباران بدرێنە دادگا بەڵام بەداخەوە قیادەی کوردی لە هەرێمی کوردستان ئەم لێبوردنەیە کە سیاسی بوو کردە لێبوردنێکی یاسایی و لە پەرلەمان بڕیاری بۆی دەرکرد ئەمەی ئەمان لە خەتۆی یەکەمە باشە داواکەن کە خەڵک تۆڵی شخصی نکاتەوە بەڵکو ئەوە لێگەڕن بۆ ئەو دامەزراوانی کە دواتر دروست دەبن ئەمە ڕێ لەوە ئەگرێت کە شیرازەی کۆمەڵایەتی تێکچێ و شیرازەی کۆمەلگا تێکچێەوە ماڵوێرانی دروست بێچکم لە دەرئەنجامە تاوانبار دەبێت یاسا سزای بدان نەک تۆڵی شخصی بکرێتەوە بۆیە ئەم بەرپرسیارەتی هەیە ئێستا ئەم هاوپەیمانەی حیزبە کوردستانیەکان ئەگەر زۆر دواکەوتوە ینی بەلانی کەمەوە دەبوو لە دوای ئەو شەڕی 12 ڕۆژەی لە مانگی 6 ساڵی ڕابردووە لەو کاتۆ ئەم هاوپەیمانە پێکرێت بەڵام ئێستا ئەوان جگە لەلایەنە سەربازەکەی ئەگەر بەرتەمە بەنیازیار جم و جۆڵێک بن دەبێت ڕەچاوی ئەوەکەن چۆن ئیدارەی شارەدان چکم پارتی ینی کورد بەعام چ لێرە چ لە بەشەکانی چ لە ڕۆژهەڵاتیش کێشەی ئەوەیە لەبەرەوەی ماوەیەکی زۆر لە شاخ بووە کە دێتەوە ناو شار کێشەی تەسادومیە بێ لەبەرەوەی عقلەتی شاخ ناتوانێت ئیداری شاردا بەجوانی بۆیە دەبێت ئەمە بتوانن پلانیان هەبێ و چۆن بتوانن شار بنەڕێ چکم ئەوەی کە لە شاخە هەیە جیاوازە لەوەی لە نێو شاردا هەیە زۆر باشە کاکێ من بەڕاستی من پرسیارێکەکەمە وەکو خەڵکێکی ئاسای کاوندەی لە بازاردا بەر خەڵکەکەوم زۆر پرگوێم بووە لە 2 ڕۆژ بەر لەمە بەر سکرتێرەکەی خامنەی وتی ئێمە دەرنووسان لەگەڵ ئەمریکادا ناکەین ئەتوانین بۆ ماوەیەکی زۆر درێژ جەنگ بکەین پێم بڵێ پێشاتی ئەوەی کە ئەم جەنگە چەندێک درێژە دەکێشوی ئایا هیچ تەخەیولەکە هیچ خەیاڵاتێکەیە کە ماوەی جەنگکە چەندێک دەخانێ و ئەگەر زۆریشی خایان ئایا لێکەوتەمە ترسەکان بۆ سەر بەتایبەتی وڵاتی ئێمە چییە بێت ها هەر بەڕاستی تەماتە و برنج و ئارد نامێنە کاکێ من وەڵاهی سێکە بابەتی جەنگەکە درێژە کێشیوانە نازانین لەبەرەوەی هەر بۆ خۆی سیاسەتی ئەمریکا سیاسەتێکی ڕوون نییە لە سەردەمی ترامپ بە سیاسەتەکان بە چرکە ئەگۆڕێن بە خولەک ئەگۆڕێن ینی هاوکێشەکان مەسن ئەوەی تا ئێستا خوێندنەوەگان وا بوو ئەمریکا بەنیاز بووە هەر بە ماوەی چلۆشت کاژمێر کۆتایی پێبێنێت چکمەوە پێوا بووە کە لە باڵادەستترین دەسەڵاتی ناو ئێرانیدایت دۆخەکە لە ناوخۆیان ئەو گۆڕانکاری ڕووەدا بەڵام لێرەدا پێشەوانە بووە لەبەرەوەی ئەوەی ئەمریکا چاوەڕان بوو خەڵک لە ناو تاران ڕاپەڕێ ئەمە ڕووی نەدا ئەمە ڕووی نەدا بۆیە نازانی هاوکێشەکان چۆنە ڕۆ ڕەنگە من تێبینی وابێ ئەم ڕژێمە ناڕوخێ وەڵکو لە قاڵە بەدرێ ڕەنگە دکتۆر تێبینی ئەوەی بێ نا ئەم درێژا کێشە بۆ چەند مانگێتر ئەم دۆخانە ناتوانانی پێشبینی کرد بەڵام ئەوەی کە مەترسی هەیە و چیرۆە دەبێت جارێ تاکی کورد ینی لەوە دڵنیاکەیتەوە تۆ چی شتێک لە ئێرانەوە بۆت دێ باشە ئەوەی لە پێداویستیە ینی ئەوەی زیاتر ئاهات بابەتی وەکەوەی دوێنە من لە 2 لێدوانی ڕۆژنامانی کەوتە بەرچاوم زیاتری بابەتی میوە و سەوزەوات و ئەمانە بوو بەڵام تۆ هەچی فاکتەکانی تری خۆراکی وشکەوانەیە زیاتر لە تورکیاوە بۆ هاتووە و ئەم بابەتێش تۆ هەم بە ڕەنگە بە هینی ناوخۆی بتوانانی دابینیکەی هەم تۆ ئەگەر ڕۆژهەڵاتی کوردستان بتوانێت جۆرێک لە سەرفرازی دابین کە ئەوە توانێت بۆت دابینکە چکن لە دەرئەنجامە ئەوەی کە هاتوۆتە ئێرەوە زیاتر بەرهەمە کشتتوکاڵەکانی ڕۆژهڵاتی کوردستان بووە نەک بابەتی با بڵین شیمالی ئێران و یا شوێنەکانی تر زۆر باش کاگەمەجان کاتێکەمان بەڕاستی برە کۆتاییە چێ لە کۆتایی ئەگەر شتێکرد مابێ پرسیارێک ئێمە نەمان کرد بێت تێبینێکتە بێت توانی زۆر سپاس دەستان خۆش بێ وەڵام من تەنها هیوای ئەوواخوازم ئیشەڵا ڕۆژهڵاتی کوردستان وەک ئێمە بە ئازادی خۆیان نەگەن و داواکارم هەموو خەڵکی و بە تایبەتیان هەموو هاوڵاتیان ڕەشبین نەبن ئێمە ئەرکمان ئەوەیە لەم دۆخەیە بە گەشتبینی و بڕۆینە بارودۆخەکەەوە من پێم وایە نەورۆزی کوردانم ساڵ لە ڕۆژهڵاتەوە چاودێری سیاسیەمە لەگەڵمان بوو
سپاس بۆ تکاکەم. زۆر سپاس جا یەک بابەتێک هەیە بەڕاستی ئەم شەو کۆمنتێکی زۆر سێرم خوێندەوە هەروەکو تۆزێ وەک بابەتی تەنز و جێگا پێکەنین بوو باسەوەی کرد کە ئێران و ئیسرائیل شەڕەکەن هەردووچیان کارەبایان هەیە ئەی باش ئێمە کارەبامان بۆ نییە ئەو کوڕێک بە لە هەولێرە و پۆستی کردبوو باسەوەی کرد